هونەرمەندی شێوەکار و فۆتۆگرافەر ڕۆستەم ئاغالە نوێترین قسەی خۆی یاخود نوێترین بڵاوکراوەی خۆی و بۆ کورسات مەگەزین دووە و باسی لەوە کردووە کە باس لە گرنگی دامەزراندنی مۆزەخانەی مۆدێرنەکات لە کوردستان و لە دوانێکی بۆ کورسات مەگەزین بە تایبەتیاوە بە ئێمەش بەیەکەوە گوێگری ئەم لێتوانە بین. هونەرمەند و نیگارکێشی ناوداری کورد ڕۆستەم ئاغالە لە پەیامێکی نوێ و تایبەت بە پرۆگرامی کورسات مەگەزین باس لە گرنگی دامەزراندنی مۆزەخانەی هونەری مۆدێرن لە کوردستاندا دەکات. ئاغالە پێی وایە ئەم هەنگاوە دەبێتەوە چەرخانێکی مێژوویی بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ هونەر و ناسنامەی کولتوری کورد کە لە ئاستی ناوخۆی و نێودەوڵەتیدا. هەروەها دەبێتە چەترێکی نیشتیمانی بۆ کۆکردنەوەی سەرجەم هونەرمەندانی کورد لە ناوخۆ و لە دەرەوە تاوەکو بەرهەمەکانیان لە ناوەندێکی شایستەدا بپارێزین. هەروەها میوانداریکردنی پێشەنگای هونەری بە شێوەیەکی خولی و بەردەوام کە ئەمەش دەبێتە هۆی زیندووکردنەوەی گۆڕەپانی هونەری و دروستکردنی جوڵەیەکی چالاکی هونەری لە ناوچەکەدا. مۆزەخانەکە وەک پردێک دەبێت بۆ گەیاندنی تابلۆ و داهێنانە هونەریەکانی کورد بە ناوەندە هونەریەکانی جیهان کە ئەمەش پای کللتوری کورد لە ئاستی نێودەوڵەتیدا بەرز دەکاتەوە. ڕۆستەم ئاغالە لە میانەی داواکاریەکەیدا نیگەرانی خۆی دەربڕی بەرامبەر بەوەی کە لە ناوچەکەدا هێشتا وەک پێویست گرنگی بە هونەر نادرێت. ئەو پێی وایە کە هونەر تەنها کات بەسەربردن نییە بەڵکو بەشێکی گرنگی ناسنامەی نەتەوەییە، بەڵام تا ئێستا وەک پێویست لەلایەن دەسەڵات و کۆمەڵگەوە ئاوری جددی لێ نەدراوەتەوە. ئاواتی شێوەکاران یان خەونی شێوەکاران لە کوردستان لە هەرێمی کوردستان بوونی یان دروستکردنی مۆزەخانەی هونەری هاوچەرخی کوردیە. ئەو مۆزەخانە هاوچەرخی کوردیە بەڕاستی لەسەر ئاسی کوردستانە پێویستیەکی زۆر 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 تایبەتە و ئەو پێویستیە لەوەیە کە خەڵک و شێوەکاران کۆ دەکاتەوە، هونەری کوردی کۆ دەکاتەوە لەوەی کە ئەگە بڵێن شەڕەفخانی بەدرسی کاری کردبێ، ئەگەر لەوەی کە دوای شەڕی جیهانی یەکەمەوە هونەرمەندان کۆمەڵی هونەرمەند هەن کە کاریان کردووە لە ئیشی ئەمین زەچی بەگەوە تاکو و دانیال قەساب و حەسەن فەلاح و زۆر لەو شێوەکارانەی تر. بۆیە بەڕاستی یەکێک لەو خەونانەی کە ئێمە وەکو شێوەکارانی کورد کە خەونی پێوە دەبینین بوونی مۆزەخانەی هونەری هاوچەرخی مۆدێرنە کە ئەمە لە زۆر وڵات هەیە، لە زۆر شوێنەیە. من وەکو خۆم لە ساڵی 2002 ئەم پێشنیارم کرد و کاتە نەوت بەرامبەر بە خۆراک بوو لە سلێمانی بەڕاستی و پێشنیارم کرد لەگەڵ نوێنەری نسکۆ دانیشتین، بەڵام بەداخەوە لە سلێمانی جێبەجێ نەکراوە. توانیم ئەو مۆزەخانەی ئاغالە دروستکەم لە کۆیە، بەڵام ئەو مۆزەخانەیە لەسەر ئاستی ئەوەی کە خەونی پێوە دەبینی بیری لەکەین ئەو بچووکە. بۆیە نەبوونی مۆزەخانەی یان نەبوونی مۆزەخانەی هونەری هاوچەرخ مۆدێرن ئارت پەش و بڵاویەکی زۆری دروست کردیەوە، ئەرشیفکردن نییە، نەمانتوانیوە زۆرترین سەرنج لەسەر ئاستی دنیا ڕابچێشین بۆ هونەری کوردی. چونکە کاتێک مۆزەخانەیەکی ئاوا دەبێ بەشێک لەو مۆزەخانەیە هەڵگرتنی ئەو کارانەیە، ئەرشیفکردنە لە دەستنووس، لە نووسین، لەو شتانەی کە لەسەر هونەرن، جا کۆکردنەوەی تابلۆکان و پاراستنی تابلۆکان و جا لە پەیکەرە، لە کاری سیرامیکە، لە دەستنووسی، لە خۆشنووسیە، هەموو ئەوانە بەڕاستی دەبێتە دەوڵەمەندکردنی ئەو کەنزە بۆ کورد.
ژن و شاماران و دار و ژن و هەمووی کۆبۆتەوە، ڕەنجی پیرۆزەی و چاوەزار و زۆر لەو فیگەرانەی کە ئەمن یان لەو فۆرمانەی کە من هەمە لێرەم کۆ کردوێتەوە. ئەمە کاری کاک بەشار ئیسایە، یەکێکە لە شێوە کارە گەورەکانی ڕۆژئاوا لە فەڕەنسا دەژیە، باسی لادێ و چۆڵبوونەکە ڕێک باسی ئەو شەڕ و ئەو حاڵی کە ئێستا لە ئەفرین و لە حەلەبا هەیە. مەکاری ڕێبوار سەعیدە، یەکێکە لە تابلۆ جوانەکانی کاک ڕێبوار.